بیرکاری پۆلی نۆیەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 47 زاراوەکان گونجاوترین دەستەواژە لە لیستەکەدا هەڵبژێرە بۆ تەواوکردنی ڕستەکە. هەندێک وشە لێرە هەیە لەو لیستەی ئێرە لای چەپ هەڵدەبژێرین بۆ تەواوکردنی ڕستەکە. پرسیاری ژمارەیەک بریتیە لە ژمارەی جارەکان کە بنچینە وەک هاوکۆڵکە بەکار دەهێنرێت. توان بریتیە لە چەند جار ژمارەکە لێک دەدرێ. پرسیاری دوو بریتیە لە چەند ڕادەیەک کە هەمان گۆڕاوی تێدایە و بۆ هەمان هێز بەرز کراوەتەوە. ئەو جۆرە ڕادانە چیان پێدەرێن؟ ڕادە لێک چووەکان. بریتیە لە نووسینی بڕێکی جەبری وەک ئەنجامی لێکدان. واتە هەرچەندە دڵنیا نیمە هەستیش ناکەم زۆر پرسیارێکی باشە، بەڵام ڕەنگە شیتەڵکردن بی. پرسیاری ژمارە 4 لە بڕی 6 ساد تواندوو 6 بریتیە لە ئەو پرسیارە زۆر گرنگە، زۆریش باشە، پێی دەرێن هاوکۆڵکە. هاوکۆڵکە هەمیشە ئەو ژمارانەیە کە لێک دەدرێن، واتە هێمای جاران لە مابەینیان هەیە، هەرچەندە هێمایە کە دیار نییە هەندێک جار، بە تایبەتی ئەگەر پیت هەبوو. پرسیاری ژمارە 5 بۆ ژمارەیەک بریتیە لە ژمارەیەک دووجایەکەی یەکسانە بەو ژمارەیە. ئەو پرسیارش هەست ناکەم لەو باشانەیە، بەڵام وابزانم مەبەستیان لە ڕەگی دووجایە. ڕەگی دووجا بریتیە لە ژمارەیەک کە دووجایەکەی یەکسانە بەو ژمارەیە. نازانم چ فێر دەبین لێرە. ئێستا بینە لای هێزەکان هەر یەک لەم بڕانە لەسەر شێوەی هێزێک بنووسە. لێرە 4 دووبارە بوویتەوە چەند جارێک، ئەوجا لە کاتی نووسینی هێز بنچینەکەی دەنووسم کە 4، پاشان دەژمێرم چەند جار دووبارە بوویتەوە، 1 2 3 4 5 6 7 جار، کەواتە 4 توان 7. پرسیارێ 7 5 توان 2. پرسیاری 8 کەم 10 توان 4. کەم 10 کەمەکەش هەر توانە. پرسیاری 9 پیتی 3 توان 3. پیتی 9 توان 5. پرسیاری 11 9 توان 1. تەواو بووین، بەهای هەر یەک لەم بڕانە بدۆزەوە. پرسیاری 12 بەهایەکەی چەندە؟ 3 جاران 3 جاران 3 دیسان جاران 3. ئەو دووە بەیەکەوە 9، ئەو دووەش بەیەکەوە 9، 9 جاران 9 81. بەهایەکەی 81. پرسیاری 13 لێرە کەمەکە تواندوو نییە، کاتە کەمەکە یەکسەر دەنووسم، تەنیا 12 تواندووە، 12ش یەکسانە بە 144. پرسیاری 14 5 جاران 5 جاران 5 یەکسانە بە 125. پرسیاری 17 نێگەتیڤەکەش توان 6، چونکە توانەکە جووتە، هەمیشە نێگەتیڤەکە دەبیتە پۆزیتیڤ، و 1 جاران 1 6 جار هەر دەکاتە 1. پرسیاری 15 4 جار 4 و دیسان جاران 4،
وەک ئەوی وایە 16 جاران 4 یەکسانە بە 64. پرسیاری 16 5 جار 2 بنووسمەوە جارانی خۆی. یەکسانە بە لێرە 4 لێرەش 4 16 16 جاران 2 یەکسانە بە 32. بڕا جەبریەکان هەر یەک لەم بڕانە سادە بکە. پرسیاری 18 تەمەشای بڕاکان دەکەم بزانم کامەیان بڕی لێک چووە. وەکو یەکە واتە هەمان پیت لە بڕەکەی هەیە و هەمان توان هەیە. لێرە 8 ئەو پیتە لێرەش 2 هەمان پیت بڕی لێک چووە. 8 کۆ دەکەمەوە لەگەڵ 2 یەکسانە بە 10 پیتی ساڵ. کەم 4 پیتی س کۆ 7 پیتی س کەم 1 پیتی س. کەم 4 لەگەڵ کەمیەکی دەبیتە کەم 5. کەم 5 لەگەڵ کۆ 7 یەکسانە بە کۆ 2 پیتی س. پرسیاری 19 هەندێک ڕادە لە ناو کەوانەیە بەڵام چونکە لە پێش کەوانەکەی هیچ هێمایەکی نێگەتیڤم نییە یەکسەر دەتوانم ئەمن ئەو 2 کەوانانە بسڕمەوە و دەست پێ بکەم سادەکردن بزانم چ ڕادەک لە چ ڕادەک لێک چووەکان کامەیە. لێرە 3 پیتی م لێرەش 6 پیتی م لێرەش کەم 5 پیتی م. 3 و 6 کە کۆ دەکرێتەوە دەبیتە 9 5 لێ بڕوە یەکسانە بە 4 پیتی م. پاشان دێمە لای کۆ 12 و کەم 5 و کەم 3 بەیەکەوە کۆ دەکرێنەوە. 12 5 لێ بڕوە 7 7 3 لێ بڕوە یەکسانە بە 4 کاتە کۆ 4. پرسیاری 20 دیسان لێرە کەوانە هەیە تەنیا لا دەبەم کەوانەکەی چونکە هیچ پێویستی نەکردی ئەو کەوانەی دانێن. 12 پیتی سئم لێرەش 4 پیتی سئم نازام لەبەر چ 2 پیتیان نووسیە کێشە نییە بەڵام کۆ دەکرێنەوە ئەو 2 پیتە یەکسەر 12 و 4 یەکسانە بە 16 وەک ئەوی وایە سەنتیمەتر بی. ئەو جە دێمە لای مئتوان 2 1 مئتوان 2 لێرەش 3 مئتوان 2 یەکسانە بە کەم 2 مئتوان 2 کەم 2 پیتی مئتوان 2. ئەو جە لە کۆتایی تەنیا ئەو کەمیەکە هەیە هیچی دیکە ڕادەک پێناچی بە کەمیەک کەواتە تەنیا دەنووسرێتەوە کەمیەک لە تەنیشتیان. ئەوها لێرە ئەمن جێم نەبوو بەداخەوە باشم نەنووسیە بەڵام دەبی هەر سێکیان لە یەک ڕێز بنووسرێن. بێمە لای پرسیاری 21 4 پیتی سئتوان 2 بە تەنیایە کەواتە یەکسەر دەنووسرێتەوە 4 سئتوان 2 کەم 3 سئ کۆ 5 سئ یەکسانە بە کۆ 2 دانا پیتی سئ. کۆ سێش بە تەنەیە لێرە وەکو سئتوان 2ەکەی دیسان دەنووسرێتەوە کۆ سێ لێک بدە. 5 پیتی سئ کە لێکی دەم لەگەڵ پیتی سئ یەکسانە بە سئتوان 2 کۆ 8 زاران 5 40
پیتی س. پرسیاری 24ش مادام هەر نێزیکە لێرە دوو کەوانەیە چار ڕادەم بەدەست دێ دوو پیتی م کە لێکی دەم لەگەڵ پیتی م یەکسان دەبی بە دوو پیتی م توان دوو. دوو پیتی م کە لێکی دەم لەگەڵ کەم یەک دەبیتە کەم دوو پیتی م. کەم پێنج لێکی دەم لەگەڵ پیتی م یەکسانە بە کەم یان نێگەتیڤ پێنج م و نێگەتیڤ پێنج و نێگەتیڤ یەک پۆزیتیڤ پێنج لە کاتی لێکدان. نابی ئەوها بەجێ بێڵم دەبی تۆزێک سادەی بکەم ئەو ڕادانەی پێک دەچن چاچیان بکەم. دوو پیتی م توان دوو هەروەکو خۆیتی یەک دانە هەیە دەینمە خوارێ بەڵام کەم دوو م کەم پێنج م یەکسانە بە کەم حەفت پیتی م و کۆ پێنج. پرسیاری 25 لێکدانە دوو جاران سێ شەش پیتی ن توان دوو. سێ جاران سێ نۆ پیتی ن. چار جاران دوو هەشت ن و چار جاران سێش دوازدە. شەش ن توان دوو کۆ نۆ و کۆ هەشت واتە کۆ حەڤدە. ئەوجا دوازدەکە بەتەنەیە. بڵێ ئایا ژمارەی دووەم کۆڵکەی ژمارەی یەکەمە؟ پێنج کۆڵکەیە لۆ بیست بۆ ئەوی بزانم تەمەشای خشتەی لێکدان دەکەم یان بە خۆم بیستی دابەشی پێنجی دەکەم. ئەگەر توانای دابەشکردنی هەبوو بەبێ ماوە بووە ژمارەیەکی تەواو ئەوە توانای دابەشکردنی هەیە ئەوە کۆڵکەیە. چونکە بیست دابەش پێنج یەکسانە بە چار کەواتە بەڵێ کۆڵکەیە. چونکە دەتوانم بیستی دابەشی پێنجی بکەم دەکات چار. شەش کۆڵکەیە بۆ پەنجا ئەگەر پەنجام هێنا دابەشی شەشم کرد دەزانم کە ئەوها پەنجا دابەش شەش دەزانم دەکاتە هەشت و دووش دەمینێتەوە چونکە هەشت جاران شەش چل و هەشت کەواتە کۆڵکە نییە. کۆڵکە نییە لێرە نا. پرسیاری 28 120 دەینم دابەشی هەشتی دەکەم بزانم دەکرێ. دوازدە دابەش هەشت یەک جاران هەشت هەشت چار دەمینێتەوە چل دابەش هەشت پێنج بەڵێ کۆڵکەیە چونکە دابەش کرا کاتە لێرە بەڵێ. پرسیاری 29 247 دەینم دابەشی هەفتی دەکەم ئەگەر کرا کۆڵکەیە بەبێ ماوە. 24 دابەش هەفت یەکسانە بە سێ چونکە سێ جاران هەفت دەکا 21. سێ دەمینێتەوە لە 24ەکەی چونکە 21 22 23 24 سێ لە تەنیشت پێنجەکەی دەبیتە 35. 35 دابەش هەفت یەکسانە بە پێنج کەواتە بەڵێ کۆڵکەیە توانای دابەشبوونی هەبوو. بێمەلای دووجاکان و ڕەگە دووجاکان. بڵێ ئایا ژمارەکە دووجای تەواوە؟ ئەگەر وابوو ڕەگە دووجایە موجەبەکەی بنووسە. لێرە دەتوانم ڕەنگە لە خشتەی لێکدان یان بژمێر بەکاربینم. 36 زۆر ئاسانە دووجای تەواوە چونکە 6 جار 6 دەکا 36 کەواتە 6 ڕەگەکەیتی ڕەجی 36 یەکسانە بە 6 ڕەگا دووجا موجەبەکەی بنووسە. 42 دووجای تەواو نییە چونکە پاشی 6 6 جار 6
حەوزار حەو دەکات 49 کەواتە 42 دووجای تەواو نییە لێرە نا. 64 دووجای تەواوە چونکە 8 جاران 8 یەکسانە بە 64. 81 دووجای تەواوە چونکە 9 جاران 9 یەکسانە بە ئەوجە نازانم بنووسم 8 جار 8 یان تەنیا بنووسم 8 ئەوەی ڕاستی بی نازانم. 15 دووجای تەواو نییە چونکە 9 دووجای تەواوە پاشی 9 16 دێ کەواتە نا. 169 دووجای تەواوە دووجایەکەی دەکاتە 13. ئەگەر 13 جارانی 13 بکەم یەکسانە بە 169. 121 دووجای تەواوە دەکاتە 11 جاران 11. لێرەش ڕەنگە بنووسم 13. 135 دووجای تەواو نییە چونکە 12 جاران 12 دەکات 144 کەواتە دووجای تەواو نییە. 13 جاران 13 دەکات 169 11 جار 11 121 کەواتە 135 دووجای تەواو نییە. ئێستا هاتمە کۆتایی لاپەڕە 47 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.